عەبدوڕەحمان ئەحمەد ئەو هاوڵاتیە سەی سادقەیە کە خاوەنی سێ منداڵی نەخۆشە. بەهۆی بێکاریەوە بژێوی ژیانی بە پاسکلێک دابین دەکات و لەگەڵ سەختی ژیاندا هەوڵی گونجان دەدات. شەوانە دەستە ماندووەکەی لە سەرسکی تێدا نانێت. ڕۆژانە 2 بۆ 3 هزار دینار پەیدا دەکات و ئەگەرچی سەرەتای ڕۆژ دڵنیا نییە ئایا ئەمڕۆ برەپارەشی دەست دەکەوێت یاخود نا. جاران باش بوو، جاران زۆر باش بوو، بەڵام ئەم قەیرانەکە دەستی پێکرد مادەمان زۆر کەس بوو، بۆ زۆر کەس بووە مەعیشەتمان کەم بۆتەوە. ڕۆژانە ئەو پەڕەکەی بتوانم پێیاکەم 2000-3000 پێیاکەم، اینجا ئەو بۆ مەعیشەت پێیاکرێت، بۆ مەعیشەت بەکارهێنم، چونکە ئەوە نەبێت هیچ ئیشێکم نییە، ئادیش نەبێت ئەو پەڕەکەی بتوانم 2000 پێیاکەم. ئەگەر پێیشی ڕۆژی وای پێیاکە ڕۆژی وای پێیا نابێت، پێیا نابێت ڕۆژی وایم، ڕۆژێکی وایش پێیا بێت. ئیتر هەموو شتێکە بێک لەگەڵیا بگوجێت، هەموو کارێ بێ لەگەڵیا بگوجێت، بێ ئیشی بێکاری. گەنجێک دەڵێت لە دوای هاتنی قەیرانی داراییەوە چارەنووسی گەنجان یان جێهێشتنی وڵات بووە یان بۆی بێکاریەوە ڕووبەڕووی نەخۆشی دەرونی بوونەتەوە. سەرڕای کە بێکاریە و کاتێکی زۆر هەیە بۆ گەنجان، شتێکی وامانیە لەم شارەیە بۆ نمونە پارکیان کتێبخانەیەکمانە گەنجان کاتی تا بەسەر بن. سەرڕای ئەو بێکاریە گەنجانیان ڕوو لەم گۆڕستانەکان بە دڵنیاییەوە تا ڕادەیەکی زۆر تواناکانی گەنج سوودی لێ وەرنەگیراوە لە کۆمەلگایە، کە یەکێکە لە خەلە لە هەرە گەورەکان کاتێککە تۆ گەنجەکە بێ لە کۆمەلگایە، گەنج لە کۆمەلگایە پێشەنگی کۆمەلگایە، کاتێک کە گەنج نەتوانێت سوودی لێوەرگریە ئەو کۆمەلگا بەرەو تەواوبوون و بەرەو خرابوو نەچێت. توێژەرێکی کۆمەڵایەتی دەڵێ بێکاری هۆکارە بۆ بیرکردنەوەی زۆر لە سەختی ژیان و نەخۆشی دەرونی و دواتر کاریگەری خراپی لە سەر پەرسەندین کێشە خێزانیەکان و دواتر کاریگەری لەسەر کۆمەڵگا دەبێ. بێکاری هۆکارێکە بۆ هەژاری کە ئەمەش کاتێکی زیادە بەخشێ بە مرۆڤەکان، ئەم بۆ بیرکردنەوە دەربارەی ئەو حاڵەتی تایەتی کە ئەمەش ناسەقامگیری دەرونی، کە ئەمەش لەژانی دەروین لەسەر تاک دروستەکە، کە ئەمەش کاریگەری خراپ لەسەر دەرونی تاک و کۆمەلگاش دروستەکە. ئەگەر دیقەت بین زۆربەی تاقەکانی کۆمەلگە لە کار حاڵەتی بێکاریە تووشی جۆرەها نەخۆشی جۆرەها حاڵەتە بن، لە هەمان کاتا کاریگەری لەسەر خێزانەکانە بێ. 4 ساڵە قەیرانی دارایی هەرێمی کوردستانی گرتووەتەوە، بەو هۆیەوە کاریگەری زۆری لەسەر ژیانی هاوڵاتیان دانا و ڕێژەی بێکاری زیادی کردووە. بەو هۆیەوە تاوانەکانی دزیکردن و کوشتن و خۆکوشتن زیادی کردووە، ڕێژی هاوسەرگیریش کەمی کردووە. ئەگەرچی لە زۆربەی دنیادا پاسکل بەکاردێنرێت بۆ بەسەربردنی کاتێکی خۆش، بەڵام بێکاری عەبدوڕەحمانی ناچار کردووە پاسکل بەکاربێنێت بۆ پەیداکردنی بژێوی ژیانی ماڵ و منداڵەکانی. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.